هەموو شتێک لەسەر شەڕەکەی دوێنەی نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق چی دەگوزارێت لە ناوچەکە و پێشهاتەکان چین. بە شێوەیەکی کاتی شەڕەکە وەستاوە، بەڵام گرژی زیاتر بڕێوەیە. ئێوارەی دوێنێ و بە دیاریکراوی لە کاتژمێر 4 ئێوارە و دوای شۆڵکردنی 6 بارەگا بە 12 کیلۆمەتر 4 گۆشە لەلایەن پەکەکەوە شەڕێکی قورس لە نێوان هێزەکانی هەشتای پێشمەرگە و فیرقەی چواردەی سوپای عێراقی دروست بوو. شەڕەکە بۆ شوێنگرتنەوەی بارەگا شۆڵکراوەکانی جەکدارەکانی پەکەکە بوو کە لە ئەنجامدا 2 پێشمەرگە شەهید و 10 دیکەش بریندار بوون کە لە نێویاندا 3 فەرماندەی باڵای پێشمەرگە هەن. لە سوپای عێراقیش 5 کوژرا و 11 بریندار و 12 دیل هەبوون کە تا درنگانێکی شەوتیلەکان لای پێشمەرگە مابوونەوە. شەڕەکە نزیک بووە سەر بکێشێت بۆ شەڕێکی قورس و سەخت، بەڵام هەردوو سەرۆکوەزیران و سوپای سالاری عێراق دەست تێوەردانیان کردو بە کاتی کۆتاییان بە گرژەکان هێنا. بە پێی زانێرەکانی پێش ڕۆشتنیان چەکدارانی پەکەکە داوایان کردووە کە هێزێکی حەشتی شابی شوێنیان بگرنەوە لە قەرەچۆف و مەخموور و نەهێڵن پێشمەرگە بێنەو شوێنانە. ئەم بڕیارە بە تەواوی هێزەکانی پێشمەرگەی تووڕە و نیگەران کردووە و بڕیاریان داوە بە کوێدانە ڕێگەوزنە تایبەتەکە بچنەوە شوێنانەی کە پێش 8 ساڵ لە دەستیاندا بوو. بە پێی زانێرەکانی تیوار 11 مانگا بەرپرسی و هێزانەی پەکەکە لە شاری بەغداد چاویباریەکە لە بەرپرسی دەستگای یاسایشی نیشتیمانی عێراق و سوپاس سالاری عێراق کەوتووە. لە دوو کۆبوونەوەیاندا بەرپرسانی سەربازی هەواڵگری عێراق دۆخەکان بۆ بەرپرسانی پەکەکە ڕوون کردوتەوە کە لە ژێر فشاری تورکیادان و داوا دەکەن بۆ دروست نەبوونی بربەستی زیاترە و ناوچانە ڕادستی سوپای عێراق و حەش بکرێنەوە. لەگەڵەوەی ماوەی زیاتر لە 6 ساڵە حکوومەت هێرم داوای و شوێنارە و پاشەکشەی چەکدارانی پەکەکە دەکەن، بەڵام بەهۆی ناکۆکیەکان پەکەکە ئامادە نەبوونە و شوێنانە ڕادەست بکەن. ئەمەش لەبەرەوەی شوێنی چەکدارانی پەکەکە لە شنگال و دەشتی نینەوە و مەخموور تەواو استراتیژیە. سەرباری گوشارە گەورە و بەردەوامەکانی تورکیا هەریەکە لە ئەمریکا و ئێرانیش بە وردی چاودێری دۆخی ناوچەکە دەکەن. لالایەکی دیکەەوە ئەمریکا بۆیە چاودێری و ناوچانە دەکات چونکە شوێنێکی تەواو استراتیژیە بۆ چاودێریکردنی ئێران و دروستکردنی مەترسی لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا. تورکیاش بە پوڵای یەمنی و سەرچاوی گرفتی وڵاتەکەی دەزانێت. ئێرانیش بۆ تەواوکردنی پلان یەمنی ئێران، عێراق و سووریا تەماشای دەکات. شەڕەکەی دوێنێ ئێوارەی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق چەندها بە شێوەیەکی کاتی و لەسەر داوای سەرۆکوەزیران کۆتایی هاتووە، بەڵام هێشتا پلان و بەرنامەی هەستیارتر هەن و دوور نییە چۆڵکردنی بارەگاکانی دیگەی پەکەکە لەو ناوچانە و ڕادستکردنیان بە 8 ئاڵۆزی زیاتر لە ناوچەکە دروست بکات.